دکتور محمد شاکر سیاستوان او پسپور پیوندی ناو دولتیه و اوی که زندیش کالیفورنیا لامریکا میوانی میا اف دمه باش دکتور هم بخیراتن امریکا لسر وان بویرین کنتروشن بهوری لسوریه چبون چاوا دفکره دەست پێکێ دەم باش گەلێکی سپاس بۆ و بۆ بینەرێن وە نرخاندنە هەلوەستە ئەمریکی زەلالە ئەس دەبینم کۆ هەلوەستەکە بە هێشیاریە هەنێکی فەکرن هەیە هەنێکیژی چاودێرکردن هەیە چە مەدیابێ کۆڕایە گشتی دروستکە لە ئەمریکایانژی ئەو تویتەن کۆ بەرپرسێن ئەمریکیت کن بێگۆمان ئەمریکا دە چارچۆڤەیە گشتیدا لە تشتاکۆ لە سووریە دەبێت تەماشاتکە گۆر بەرژەوەندیە نخوا ئەو ئاستەنگیەکە گەلێکی مەزن ڕزگار بوو نەتەنێ سووریا لێ ناوچەیەک و ئەوژی ئیرانە چارچۆڤەیە دەرەدا ئەمریکا وەها تەماشاتکە کۆ بە ئاگەهداری بە بەڵداری ڕەفتار دکە لێ پرانیا ئەو کەسێن کۆ گوهدەدەن ڕەوشێ و سیاسەتمەدارێ نەفچێن کۆ دەوێ حکوومەتە سووریا بشێوەیەکە کۆنتڕۆلکردی ڕەفتار بکێ واتە وەکە نمونە من باش پرس نەبیست دبەکۆن بەحسا ئەو بویەرێن کۆل بەردەریایە سپیچت بن ئەمریکا فۆکس سەروەیەکێت کردن کۆ دەوێ چەکدار وەکە تاکە کەسیان ژینە ئەوێ نەکۆنتڕۆلکردی و نەدناو سازیا لەشکریە سووری دەتکن ئەو ڕەفتارە ئارتێشەکە دەولەت هەیە نە گروپێچەکدارن هەرکەس زانن کۆ ڕەوشە سووریە بشێوەیەکی گشتی دناوبەرە دونێ ڕینادا دەچێوتێ ئەکەم کورتی بێژن پرۆژەیەک هەیە پرۆژەیە ئیرانەیە کۆژ بۆ فەوزای و بێسەروبەریە کارتکێ ئەس نابێژم ڕەژیم چوو و ناگەرێ لێ ئیران بێ فەوزایەتکێش بەر کۆ بە هەمان شێوەیە عێراقی ڕەفتار بکە و دەستی خۆدەینێ سەر هەرێمێ تۆمەتان ڕەت دکە ئەمە پرسا من دەربارەی ئەمریکا بتایبەتیژی سەرۆکەوێ دۆناڵد ترامپە ئەف بویەر وێ ببنە سەدەم و دۆناڵد ترامپ ستراتیژیەتە وڵاتی خوا لە سووریە بگوهارە لە هەمبەری سووریە بگوهارە ئیران ئەف سیاسەتە ئیرانێ چاوە ڕەتکێ کۆ دەستێوەردان نەکرێ کۆژ ڕۆژێن پێشیڤە ڕێبەرێ ئیرانێ دەرکەت ئەڤنانە شیرۆڤەیە ئەڤنا ڕاستێن ڕێبەرێ ئیرانێ دەرکەت گوت وێ جوانێن مقاومێ بێن و شەرداوی نەهاتیە و گەلێک بەرپرسێن پاسدارانژی ئەف گوتن واتە مەسەلە زەلالە و من گوت ئەو نا دەستێوەردانش بۆ بەگەڕا بەشارکردە لێ ئەو سیاسەتە ئیرانەیە چارچۆڤەیە گشتیە سیاسەتە ئیرانیە استراتیژیەتە ئیرانێ لە ناوچێ نەل سەر بنگەها هەبوونا ڕەجیمەیان نەبوونێ بنە بەروڤاژی وەیە کە ئەو توخوازێ ڕەژیمێن و ڕەوشەکە ژهەفکەتی هەبێدا کۆکار بێت تێدا یاری بکە ئەمریکاوەیەکێ باش تێ دکێ و دزانن هەر سستاهیەک و ژهەفکەتنەک دەربارەی حکوومەتە سووریەدا وێ ڕوێ بدێ کۆ ڕەوش بەگەڕێوەکە بەرێ وێ ئەمریکا زیانێ بکێت vê ڕەوشێدا لەوما دەبەکۆ تشتا بووی لە ناوچەیە ساحل دەبەکۆ بهێ لە ئەمریکا حساباتێن خوات بن چاوان ڕەبەبە بەحسا دەسوەردانên derve dihête kirin ji xwe Tirkiyê jî pir acize ji van bûyerên ku li bajarên sahilî çêbû yanî hemû ew tiştên têne gotin weke wêne ya cenabê te amaje pêkir Îran li pişt wan bê sedî ser
لا هو التدخلات الخارجية نه دەستێوەردانێ دەرەکی بێلە ژکەرەمە خۆشتارە بێژمکۆ هەفسەنگیە کە سادەیە یا سیستەما ناودەولەتی وڵات ڕێخستنێن مرۆڤی نینن هیچ دەولەتێک نینە کۆ ئەکەر ئەو سیستەما ناودەولەتی ئەکەر جەهێکی کەی ناکۆکیە نەبێژ بۆ بەرژەوەندی خۆ پێش بێنێ وێ ناکۆکیە دخڵقێنێ و گەلک شاهدين ديروكي هن السرفين هن جاران دولات جهكي ناكوكي درست كنج بوكل ويدري حسابي خون بهفتورة صافي بكنش همو اليان بدستي ورداني بروجيا ايراني هاي كو سربنجها كاوسي بروجيا دا بشكرني هاي كو اسرائيل بخورتيج بوكارت كي افجي نشيرو فيا لسوريا روش الزلال بويا داخو يعني هنا داخو يعني اسرائيلي ونتانيو هنا كو تخواز جرمان بپارێزێ و دروزان بپارێزێ و علەویان بپارێزە ئەف ڕاستیەکە لەسەر عەردێ ئەف هەموو دەستێوەردان ئەم پشتەخۆ پێگرێنەدەن ئەم زوهات بێژم کۆ نەگرێدایە دەستێوەردانێ دەروان هەر دەولەتێک دەوێ پێشدەستیên خۆ لەسەر پشتەوانیا دەرڤە و دەستێوەردانێ دەورەمکن وێ دەولەتێکە فاشل بە ئەس دبینم ئەف سەردانێن کۆهەنە و چوون و هاتنێ سووریا ژالیە وڵاتەن یەکیتیە ئەوروپا عالیە گەلک دەولەتان ئەو تەنێژ بۆ ونداکردنا دەمێ داکۆ بەرژەوەندیên خوا بریارێ دەربارەی وێ دەبن ئەس دخوازم تشتێکی گرنگ لێرە بێژم تشتێ هەری گرنگ تشتێ نافخۆی سووریایە یا دەولەتە سووریە پێویستیامە بوێ پێویستیامە دەولەتێکی هەیە کۆ سازیە وێن هەبن حکومێ وێ نابڕێک و پێک بێ سازیە سەربازی پلەداری دێدە هەبێ دان پێدانە حکوومەتە سووریە هەنە کەس هەنە کریارکردن دەرفش چارچۆڤەیە ئەو لە هەیە گشتێ لەومە پێویستیا سووری vەیەکە مەسەلا پاشماین ڕژیمێ ئەفژی گرنگ ئەس بژم تشتێک ناوێوێ تایفەگەری سووریە نینە ئەف تەنێ مەسەلا پاشماین ڕژیمەیە پاشمایە ڕژیمێژی تەفگەرین لە مەیادینێ و دێرە زۆر کۆ ناوچەیان منە کۆ لێ نە دروز هەنە و نەعلەوی لێ هەنە و نە کەسی دیهە ئەف مەسەلە گرێدایە بە شیانە حکوومەتە سووری کۆ کاربێ سازیێن خۆ بڕێک و پێک پێ و چەکێت دەستەی خۆدا دەستەی حکوومەتێدا و دەستێ دەولەتێدا بهێڵە سیاسەتوان و پسپۆری پەیوەندی ناودەوڵەتی دکتۆر محەممەد شاکر سپاس کوتش کالیفۆرنیا بووی میوانی ڕووداوێ